عوسمانیەکان چوونەتە هەر شوێنێک کە داگیریان کردووە زۆر شتی خۆیان لەوێ بەجێهێشتووە کە تا ئێستا ماوەتەوە. بۆ نمونە لە مووسڵ جگە لەوەی کە چینە مووسڵی کۆن زۆر شتی کۆن دەبینی کە بۆ سەردەمی پێش عوسمانەکانیش دەگەڕێتەوە، بەڵام شتی سەردەمی عوسمانیەکانیشی لێماوە. لەوێ کەسێکەیە بە ناوی ڕیاز نیعمەتوڵڵا، ئەو لە باو باپیرانیەوە پیشەی چەقۆ دروستکردنی بۆ بەجێماوە. ئەو پیشەیەش هە لە سەردەمی عوسمانیەکانەوە باو باپیرانی ئەو هەیان بۆ ئەو درێژەی پێەیە ئێستا کە باوکی کۆچی دایی کردووە خۆی خەریکەتی لە منداڵیەوە لە دوکانەکەی باوکی خەریکی ئەو پیشەیە بووە. ئەو کەسانەی کە لە مووسڵ چەقۆ یا شمشێر دروست دەکەن پێیانەوترێ سوفرەچی، ئەوەش هەر لە سەردەمی عوسمانیەکانەوە ماوەتەوە. لەم فیچەرەدا باسی ژیانی و کارەکانی ڕیاز سوفرەچی دەکەین. بازاری ئاسنگەران لە مووسڵ دەکەوێتە مووسڵی کۆن لە بابسەرای. لەم بازارە جۆرەها پیشەی کۆنی تێدا دەکرێت، وەکو دارتاشی، مزگەری و ئاسنگەری. یەکێ لە ئاسنگەرە دیارەکاریم بازارە ڕیاز سوفرەچیە کە وەستای دروستکردنی چەقۆیە لە مووسڵ. سوفرەچی وشەیەکە لە سەردەمی عوسمانیەکان بۆ ئەو کەسانە بەکارهێنراوە کە چەقۆ، خەنجەر، شمشێر و تیریان دروست دەکرد. ئەو هەموو ڕۆژێک لەم دوکانەی چەقۆی تایبەت دروست دەکات. فأنا حبيت أن أقدم خدمة لأهل مدينة الموصل. حەز دەکەم خزمەتی شارەکەم بکەم. هەرچی هێز و توانام هەیە پێشکەشی بکەم و پیشەکەم باشتر بکەم. چونکە پیشەکەم ناساندنی کولتور و مێژووی ئەم شارەن، وەکو مزگەوت، چوخمە، خانووی کۆن و پردی کۆن. ئەمانە هەمویان مێژووی شاری مووسڵن. پیشەکانی سوفەرچی، مزگەری، دارتاشی و ئاسنگەریش مێژووی ئەم شارەن و لە باب و باپیرانمانەوە بۆمان بەجێماون. باب و باپیرانی ڕیاز لە کۆنەوە ئەم کارە دەکەن. وێنە یەکێک لە مامەکانی کە لە ساڵی 1950 کاری دروستکردنی چەقۆی کردووە لە دوکانەکەی هەڵواسیوە. بنەماڵەکەشی بە سوفرەچی ناسراون. ئەمە وێنەی ماممە، خوا لێی خۆش بێت. لە سەرەتای ساڵانی 50کان لێرە کاری دەکرد. تاوەکو ساڵی 2000 کە کۆچی دوایی کرد لەسەر ئیشەکەی بەردەوام بوو. باوکم لە هەشتاکان دەستی بەم کارە کرد. تاوەکو ساڵی 1997 ڕۆژێک لەم دوکانە دەرچوو هێشتا دەستەکانی پاشماوەی کارەکەی پێوە مابوو کە کۆچی دوایی کرد. ڕیاز تاوەکو ئێستا دەیان جۆر چەقۆ، شمشێر، خەنجەر و مەقەس دروست دەکات و لە دوکانەکەی خۆی دەیان فرۆشێت. ئەگەرچی کەرەستەی باشی دەست ناکەوێت وەکو پێشتر، بەڵام بەردەوام بە کواڵیتیەکی بەرز چەقۆکانی دروست دەکات. هذا الأولية كثير منا انقرضت، بل منا شيء قليل، بس هذا القليل يكفينا الحمد لله. ئێستا کەرەستەی سەرەتایی وەکو پێشتر نەماون و کەمی کردووە. بەڵام بەشی ئەوە دەکات کە ئێمە کارەکانی خۆمانی پێ بکەین. ئەمە چەقۆی گۆشتفرۆشەکانە و لە مشارێکی کۆن دروستم کردووە. ئەم چەقۆیم لە مادەی ستیل دروست کردووە. بەڵام پێویستە ستیلەکە پۆڵا بێت. ئەم چەقۆیەشم لە سپرینگی ئۆتۆمبیل دروست کردووە. چەقۆی گۆشتفرۆش و ماسی فرۆش و هی خواردنەکانیش لە لای من دەست دەکەوێت. سكينة السمك، هاي سكين سمك، زين، فهاي كلها مواد أصلية. دوکانی ڕیاز لە مووسڵی کۆن یەکێکە لە ناودارترین دوکانەکان. خەڵکی لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراقیش سەردانی دەکەن. زیاتر کە دێمە مووسڵ مەبەستم کڕینی شتێکی وایە کەوا بەدەستی دروست بگرێتن. یەک لەوانە مەسەلەن لەو بازاردا چەقۆی زۆر جوان دروست دەکەی. ئەمن چەقۆ لەکنە من بایەقێکی تایبەتی هەیە، احتیمالە مەسەلەن سەردانی هەر شوێنێک بکەم لەوانە وەکو چەقۆیەک دەکڕم کە دەبینێتەوە کە یادگاری ئەو شوێنەیە لەکنە من وایە، یعنی زۆرم پێی بەوە دێتن کەوا لە ماڵێدا شتی جوان بایەق پێ دەدەم.
بەشێک لەوانەی سەردانی دەکەن تەنیا بۆ جوانی شمشێر لە ڕیاز دەکڕن و هەندێکیشیان چقۆی گیرفان دەکڕن. ڕیاز زۆربەی شمشێرەکانی بە شێوازی شمشێری عەرەبی دروست دەکات. ڕیاز شارەزاییەکی باشی لەم کارە هەیە. گۆشتفرۆشەکان ماوەی 30 ساڵە چەقۆ لە ڕیاز دەکڕن. منیش هاتووم 2 شمشێری جوانی لێ بکڕم بۆ میوانخانەکەمان. کۆشکەکە ئێمە پێ دەڵێن حەچاوی. میوانخانەکەمان لە فاروقە لە عەشیرەتی شەهوانی. لەو میوانخانەی هەڵی دەواسن. ڕیاز بێت جگە لە کارەکەی خۆی ژنگە پارێز و ئاژەڵ دۆستە. هەموو ڕۆژەیەک دەچێتە سەر پردی ئەتیق لە موسڵی کۆن و خواردن بە باڵندەکان دەدات.